بە مەبەستی ساڕێژکردنی برینی ئەنجامە خراپەکانی ڕابردووی یانەی پێشمەرگە لە هەفتەی هەشتەمی خولی نایابی عێراق میوانداری لە یانەی کازمیە کرد. لا نیوەی یەکەمدا تیپی میوان زۆر باشتر دەرکەوت و لا سەرەتای یاریەکە و کۆتاییەکانی ئەو نیوەیە نزیک بوون لە تۆمارکردنی گۆڵ. جاری یەکەم گۆڵپارێز ڕێگر بوو، جاری دووەمیش لێدانێکی بەهێز چوارچێوەی گۆڵی نەگرت. سەرنجام 45 خولەکی یەکەم بێگۆڵ کۆتایی هات. لا نیوەی دووەمیشدا تاکو 15 خولەکی کۆتایی یاریەکە لە ئاستێکی نزمدا بەڕێوە چوو. هەردوو لا هێرشەکانیان بۆ سەر گۆڵ یەکدی شەرمنانە بوو. تاکۆی لە خولەکی هەشتا ئەلی سوبەیح دەرگای گۆڵی کردەوە و توانی یانەی کازمیە پێش بخات. بەڵام پێشمەرگە نەیهێشت بە شکست لە یاریگا بێتە دەرەوە. لە خولەکی دوی کاتی بەفی ڕۆچوو ئارام عەزیز ئەنجامەکەی یەکسان کردەوە و یاریش بە گۆڵێک بۆ هەر لایەک کۆتایی هات. ئەمڕۆ بە شێوەیەکی پێویست نەبووین، بەڕاستی لە سەرەتاوە زۆر بە خراپی دەرکەوتین، بەڵام سەرەڕای خراپیشمان ئەمانتوانی ئێشتا هەر گۆڵ تۆمار بکەین. ڕاستیەکەی لە لەمسەی ئاخیرا باشنی نازانم وەخوای گەورە مۆفەقمان ناکایە. یاریزان نیە، گشت یاریزانەکان بە ئەم ناتوانین گۆڵ تۆمار بکەین. پێویستمان بە یاریزانی زیاترە بۆ تیمەکە، پێویستمان بە یاریزانی بە ئەزمون و محتەریفی باشتر هەیە. بەڕاستی خولەکە ئەم ساڵ زۆر جیاوازترە لە ساڵانی پێشوو. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا یاریەکی زۆر باشمان ئەنجامدا و دواتر توانیمان گۆڵێک تۆمار بکەین. دواتر لە هەڵەیەکی تاکە کەسی یانەی پێشمەرگە توانی لە کاتێکی کوشندە گۆڵی یەکسان بکاتەوە. سوپاس بۆ خوا توانیمان بە خاڵێک بگەڕێینەوە و ئینشا ئەڵڵا یاریەکانی داهاتوو قەرەبووی دەکەینەوە. بەو ئەنجامە یانەی کازمیە لە حەوت یاریدا 10 خاڵی کۆ کردوتەوە لە پلەی 11م دەبینرێت. هەرچی یانەی پێشمەرگەیە ئەنجامەکانی وەک پێویست نییە. لە 8 یاریدا تەنیا 6 خاڵی کۆ کردوتەوە و لە پلەی 18می خولی نایابی عێراق دەبینرێت. یانەی پێشمەرگە لەسەر یاریگای خۆی و لە بەردەم هاندەرانی نەیتوانی کۆتایی بە زنجیرە ئەنجامە خراپەکانی بهێنێت. پاشەوەی لە 6 یاری ڕابردووی خولی نایابی عێراق سەرکەوتنی بەدەست نەهێناوە. مەڕوان تاڵیب، کەناڵی پەیام، سلێمانی.